بەرنامەی ترافیکەم جارە لە شاری سلێمانی باس لە هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆی پیادەڕۆ و سەلامەتی پەڕینەوەی هاوڵاتیان دەکات. لەم بەرنامە بۆ یەکەم جار هۆکار و کێشەی پەڕینەوەی سەرجەم توێژەکانی کۆمەڵگا دەکەین لە گەورە و بچووک و خاوەن پێداویستی تایبەت. پیادەکان کە مرۆڤەکانن لە بۆری هاتوچۆ بە لاوازترین کەس دادڕێن، هەر بەرکەوتنێک باتەنێکی گوازراوە وەک ئامڕازەکانی گواستنەوە زیانی جانی لێ دەکەوێتەوە کە زۆر جار زیانەکان کوشندە. لەم شارە هۆکاری ڕوودا و سەرپێچەکان لە بواری هاتوچۆ و پەڕینەوەی پیادەکان باز دەکەین و کێشە و کەم و کوڕی و کەم تەرخەمیەکانیش دەخەینە ڕوو. بۆ مەبەستە دەچینە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی. لێرە گوتەبێژی هاتوچۆ عەقید بەختیار باس لە ناوچە و زۆنی سەلامەتی پەڕینەوە و کێشەکان دەکات. جەوهەری کارکردن لە پرۆسەی هاتوچۆدا لە سەرانسەری دنیادا هەمیشە مرۆڤ سەنتەرە. مرۆڤ سەنتەر واتە چی دەبەخشێ؟ واتە سەلامەتی مرۆڤەکان لە پێش هەموو شتێکەوەی، لە پێش تەنانەت یاسا و ڕێساکانیشەوەیە. بۆیە دەبێت شۆفێران لەم حەقیقەتە باش تێبگەن کە پێویستە هەمیشە سەلامەتی سەرنشینەکان یاخود پیادەڕەوەکان هەمیشە لە بەرچاو بگرن. بواری هاتوچۆ وایە هەمیشە پیادەڕە و پێشڕەوی هەیە لە پرسی پەڕینەوەدا. لە دنیای هاوچەرخدا لە بواری هاتوچۆدا کاتێک کە پیادەڕەوێک دەوێت پرۆسی پەڕینەوە بە ئەنجام بگەێنێ، ئیدی لەو سنوورەدا ژیان دەوەستێ، سەرانسەری شۆفێرەکان دەوەستن، پیادەڕۆکان ناخەنە بەربایی مەترسی، ئامێری وریاکردنەوە یاخود هۆڕن، داگیرسانی فولاییت بە ئاماژەیەک لە ئاماژەکان کارێک ناکەن کە پیادەڕۆکە بترسێ، بشڵەژێ. کارێک دەکەن کە خێراکانیان خاڵ بکەنەوە بۆی پرۆسەیەکی پەڕینەوەی سەلامەتانە بە ئەنجام دەگەینێ. بەداخەوە ئێمە هەندێک جار لە کوردستاندا ئەمە دەبینین لە پرۆسەی پەڕینەوەداش پیادەڕەوەکان دەکەونە زۆنی مەترسیەوانێ. شۆفێر هەیە فولایەتی بۆ داگرسێنێ، هۆڕنی بۆ لێ دەدا، لە دوورەوە ئاماژەی بۆ دەکا بە مانایەک پێی دەڵێ نەڕۆی دەنا دەتکوژم. چکە پرۆسەی کوشتن چییە؟ خۆ پرۆسەی کوشتن تەنها بە چەکێکی ئاگرین ناکرێ، دەشێت ئۆتۆمبیلیش ببێتە چەکێک بۆ کۆتایی پێهێنانی ژیانی مرۆڤەکان. بۆیە بەداخەوە زۆر جار پیادەڕەوەکان دەبنە کۆچی قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ. سەبارەت بە هەوڵەکانی کەمکردنەوەی زیانە گیانیەکان و پاراستنی گیانی هاوڵاتیان دەمانوێت بزانین حکومەتی یارەمی کوردستان و وەزارەتی ناوخۆچیان کردووە بۆ ئەوەی سنوورێک بۆ ڕووداوەکان دابنێن. بە شێوەیەکی مەیدانی لەگەڵ گوتەبێژی هاتوچۆی سلێمانی دەردەچین و باس لە هەنگاوەکانی هاتوچۆ و هۆکارەکانی ڕووداوەکان دەکەین. زۆر جار بەهۆی هەڵەپەڕینەوە و کەم تەرخەمی بەشێک لە شۆفێران ڕووداوی گەوری لێ دەکەوێتەوە. ساڵانە لە جیهان دەیان هەزار کەس بۆ هۆی دەبنە قوربانی، کارێمی کوردستانیش بێ بەش نییە لەو ژمارەیە. ئێستا بە شێوازێکی پراکتیکی بۆ نمونە ئەو دوو پیادەڕەوە بە ڕێزا و دوو هاوڵاتیە چاوەڕێوە دەکەن نۆرەیان بێ بۆ پەڕینەوە. ترافیکەکە ئەگەر سەرنج بدەن ڕەنگی سەوزە، سەوز واتە بۆ شۆفێران کراوەیە، ئەوەی کە دەمێنێتەوە دەبێت ببێتە ڕەنگی سوور، اینجا نۆرەی ئەوان دێ.
ئێمە لە ڕاستی ئەوە دەبینین جای وایە هەندێک لە شۆفێر هەمووینە چاوەڕێ ناکەن بە بەردەوام دەڕۆن لێرە کارەساتی شێلان ڕوویداوە و بەداخەوە گیان لە دەزانیش ڕوویداوە بەهۆی پرۆسەی پەڕینەوەی ئەو پیادەڕوانی کە دانوێت سوود لەم ترافیکە وەربگرن بە پێی یاسا پێویستە ئەو شوێنانی کە تەرخان کراوە بۆ پەڕینەوەی پیادەڕەکان سەلامەترین شوێن بن یاسادا ڕێژەرەوەی داناوە ئەگەر لە شوێنی پەڕینەوەی پیادەڕەوەکان لەسەر هێڵی پەڕینەوە لە شوێنێکی ئاوادا ڕووداوی شێلان ڕوو بدات ئەمان دەبێتە سەرفی مشەدەد بە پێی یاسا واتا بە کوردی توندکردنی سزاکان بۆ شۆفێرانی کە لێرە کارەسات دروستەکەن چکە لە بنەڕەتدا دەبێت ئێرە سەلامەترین شوێن بێ بۆ پیادەڕەوەکان بۆیە داواکارین لە شۆفێرانی بەڕێز و خۆشەویست کاتێککە پیادەڕەوێک دەبینن دانوێت دەوێت پرۆسی پەڕینەوە بانجام بگەینێ ترافیکی لێ بەیان لی نەبێ دەبێت پێشڕەوی بدەن بۆ ئەوەی پرۆسەیەکی پەڕینەوەی سەلامەتانە بانجام بگەێنێ و بەو شێوە مافەکان دابش دەبن چکە شۆفێریکردن تەنها ماف لە لای هەمیشە لای شۆفێر نییە خەڵکانی تریشەن بەکارهێنەری شەقامن کەوانش پیادەڕەوەکانن مافیان هەیە بە سەلامەتانە بپەڕێنەوانێ وەکو بینیتان ئەو دوو پیادەڕەوە سیستەمی تەچەکان بەکارهێنا تەنها بە دەستلێدانێک ئەو سیستەمە کەوێتە کار بێگومان یەکسەر نابێتە ڕەنگی سوور سیستەمێکی ڕادارە حسابی قەرباڵغی شەقامەکە دەکا پەیتا زەمن حسابەکە دەبێتە ڕەنگێکی پرتەقاڵی اینجا دەبێتە ڕەنگێکی سوور بۆ ئەوی ئەو پیادەڕەوە بپەڕێتەوانێ هەموو زەمانەکەیشی نزیکەی 20 شرکەیان واتە شۆفێرە گەر بوەستێ لە کاتی ناگیرێت و هیچ باڵقورسێکی تێدا نیە بۆ شۆفێرە هیچ شتێک ناکاتەوەی کە ئینسانێک تووشی ڕوودا و کارەسات نەبێ و چەندێک خۆشە بە سەلامەتی پیادەڕەوەکان سوودی لێوە بگرن و ئاماری گیان لە دەستانەکان کەم ببێتەوەێ لە هەرێمی کوردستاندا دابەزاندنی ئاماری گیان لە دەستانەکان بەهۆی ڕووداوەکانی هاتوشۆ تەنها ئەرکی حکومەت نییە تەنها ئەرکی دام و دەستگاکانی هاتوچۆ نییە پێویستی بە هاوکاری و تێگەیشتنی هەمووانە هەموو بەکارهێنەرانی شەقام دەبێ ئەو پابندبوونی التیزامیان هەبێ بۆ ئێمە ئەو ئامانجە پیرۆزە بانجام بگەینین و ئەو ئامارە دابەزێنین ئێستا ئەو ئۆتۆمبیلی ئەو شۆفێری کە ڕۆی ئۆتۆمبیلی کە ڕەنگی شین بوو بینیتان خەریب و ئەو ڕووداوە دووبارە بێتەوە کە لێرە بەداخەوە ڕووداوێکی وا ڕوویدا ئەوەی کە ڕوویداوە لێرە ئەوە بووە لە ئەنجامەوەی کە شۆفێرە سەبر و تەحمولی نەبووە ئەو لە پرۆسی پەڕینەوە بوویش لی داوە وە گیانی لە دەزاوەدا ئەمە ئەو ترافیکەیە کە دانراوە بۆ سیستەمی پەڕینەوە سیستەمی تەچەکە تەنها بریتە لەوەی کە تۆ تەنها دێک دەستکاری ئەو بەشاکەیت سامن نامەوێت ئەوە بکەم چکە بەتەمان نیم بپەڕێمەوە بۆی ئاسەنگ بۆ شۆفێران دروست نەکەم کاتێکم سیستەمی تەچەت ئەکتیڤ کرد ئیدی ئەو ترافیکە بە پێی سیستەمێکی ڕاداری خۆی حسابی قەرباڵغی شەقامەکە دەکا بۆی ڕووداوی پێکدادان لە بەشی پشتەوە ئۆتۆمبیلەکان دروست نەبێ پەیتا ئەو سیستەمە دروست دەکا بۆ نمونە سا هەڵاتێ بەڕێزە لەو بەرەوانێ بۆی بتوانێەوە بکابێ و سیستەمی تەچە بەکاربێنێ سەرنج بدەنەها ئەوە تا تەواو ئێستا سیستەمەکە ئەکتیڤ بووە پاشکەمێکی تر وردە بە سیستەمی ڕادار حسابی و شەقامە دەکا بۆی ڕوودا و دروست نەبێ پەیتا خاوی دەکاتەوە دەکاتە سیستەمێکی فلاشین پرتەقاڵی بۆی حەزەر بدا بە شۆفێران اینجا دەبێتە سەوت
سەبارەت بە ڕۆڵی پۆلیسی هاتوچۆ بۆ ڕێخستنی هاتوچۆ و هۆشیارکردنەوەی پیادەڕۆکان و لێپێچینەوە لەسەر پێچیکاران ترافیک لەگەڵ مەفرەزێکی تایبەتی هاتوچۆ بە دۆداچوون بۆ بابەتە دەکات. لە شەقامی سۆڵەکە لەگەڵ مقەدەم سامر دەست پێ دەکەین ئەو کەم تەرخەمی پیادەڕۆکان و شۆفێرانیش دەخاتە ڕوو. سەبە لە شەقامی سۆڵەکەین شەقامی سۆڵەکە بەناوبانکە کە شەقامێکی زۆر قەڵەباڵغا لە شاری سلێمانی ئەلێرە پەڕینەوەی پیادە هەیە ترافیکمانداناوە بۆ پەڕینەوەی پیادە ئەمە سیستمێکی تازەیە دانراوە یارمەتی هاوڵاتیان هەیە کە بپەڕێنەوە زۆر بە ئاسایی چۆن ئۆتۆمبیلەکان هەمووی ڕائەوەستێ شێوازی کارکردنەکەیشی بەم شێوازەیە کە هەر هاوڵاتیەک دێ بەنچەی پیانێ بۆ شێوازە یاخود دەستی پیانە ئەلە تکایە چاوەڕوان بە هەتاکو ئەو سوورابێ بە سەوز کە بوو بە سەوز ئەنج هاوڵاتەکە توانێت بپەڕێتەوە زۆر بە ئاسانی ئێسەوە پەنجەمان پێیان ناوە دەستمان پێیان ناوە چاوەڕێەکەین بۆی لەسەر هێڵی پەڕینەکە بپەڕینەوە بۆ ئەو بەرەوە چاوەڕێەوە ئەکەین کە ببێ بە خولەکانی بەو شێوازەیە نیو خولەک چاوەڕێەکەین بۆ ئەوەی شەقامەکە ببێ بە سوور بۆ ئۆتۆمبیلەکان و سۆز بۆ هاوڵاتی بۆ پەڕینەوە هاوڵاتیمان شوەیە بەو شێوازەکەوەها پابەت نابن بە ترافیکەکە ئۆتۆمبیلەکان لە ڕۆشتنا هەر هەپەڕێتەوە بەداخەوە یان هاوڵاتیمان شەیە کە سەرپێچیکارن بەڵام ئەوان ناتوانیشان لەگەڵا بکەین بەس ئەوە ناتوانین ڕێمایان بکەین و وەکو ئەم خوشکە بەڕێزەش. تاوان لێرە ئەوە زۆر ئاسانکاری کراوە بۆ هاوڵاتیانی بەڕێز بۆ پیادەڕە و کە ئەپەڕێنەوە لەم بەرەوە بۆ ئوبەر جاران کاتی خۆی زۆر جار ڕووداوی شێلانمانە بیست لەم دەڤەرە لەم شۆنە زۆر جار هاوڵاتی خۆیان کردە ژێری سیارەکەەوە یاخود شۆفێرەکە پابند نابوو بە وەستان بۆ هاوڵاتیان بەڵام لێرە ئیساکە ئەو ترافیکە داناوە زۆر ئاسانکاری کراوە بۆ ئەوەی هاوڵاتەکان بپەڕێنەوە زۆر بە ئاسانی. زۆرجار لاکامی هەڵی پیادەڕە لە کاتی پەڕینەوە شوێن و زۆنی پارێزراوی پەڕینەوە بەکارنایەنێت لەو کاتەش ژیانی و پیادەڕۆیە لەسەر شەقام دەکەوێتە بەرمەترسی هاو کاتیش سەرڕای پاڵپشتی و هەوڵی حکوومەت بۆ کەمکردنەوەی زیانە گیانیەکان و پێشخستنی کەرتی هاتوچۆ بەڵام هێشتا شۆفێران بەشێکیان و پیادەڕۆکانی شەندێکیان کەمتەر خەمن لە پابەتبوون بە ڕێکار و ڕێنمایەکان بۆ سەلامەت بوونیان زۆرجار لەو شەقامانە لە کاتی پەڕینەوە هاوڵاتیان تووشی ڕووداوی دڵتەزێن دەبن هەندێک جار هۆکاریەوە ڕووداوانە دەگرێتەوە بۆ کەم تەرخەمیکردن لە کاتی پەڕینەوە ئەو کەم تەرخەمیش پێویستە بە ئاستی هۆشیاری شۆفێر و پیادەڕەو. طبعا ئێمە زۆر جار وەکو مەفرەزەکانی هاتوچۆ لەسەر شەقامە کە بڵاوە بینەوە یاخود لە کاتی تجوارکردنمان زۆر جار شۆفێران ئەبینین بە موبایلەوە طبعا یەکەم جار ڕێنماییەکەین بەم بڵنگۆیە بەم سەما ئاگاداریەکەینە کە ئەو سەرپێچیە نەکات و مۆبایلەکەی خێرا لای بە بۆی ئاگای لە ڕێگە و بان بێت زۆر جار شۆفێران پابەت دەبن و مۆبایلەکانیان لا ئەبن زۆر جاریش سێرەکەی ئەو شۆفێرە پابەت نابێت یەکسەرمە لە قەراغی شەقامەگە ڕایەگرین بۆی بسوڵێکی ئاگادارکردنەوەی بۆ تۆمارکەین کە ئەم بەڕێزە ئەم شۆفێرە سەرپێچی هاتوچۆی کردووە بە هەمان شێوە زۆر جار سێرەکەی شۆفێران قایش پابەت نابن بە قایشی خۆبەستنەوە ئەم قایشی خۆبەستنەوە نازانن کە ئەی پارێزێ لە ڕووداوی هاتوچۆیە لە کاتی ڕووداوی هاتوچۆی ئەی پارێزێ لە حاڵەتێکی مەترسیدار بۆیە زۆر جار شۆفێران ئەبینین کە قایشی خۆبەستنیان نەبەستووە بە هەمان شێوە ڕێنماییان نەکەین یەکەم جار دوای کە زانیمان پابەت نابێت و یاخود بەگوێمان ناکەن پسوڵەیەکی ئاگادارکردنەوەیان بۆ ئەەکەین بۆ ئەوەی ببێ بە دەرزێ بۆ ئەو بەڕێزە کە بزانێت کە ئەم سەرپێچێکە کوردوێتی سەرپێچەیەکی قورسە نابێت تۆماریکە.
ئەمە پردی پەڕینەوەیە ئەتوانی هەموو هەوڵاتێک بەکاری بێنە زۆر بە ئاسانی وەکو بینیتان ئێمە بە مەسعەدەکەی هاتنە سەرەوە ئەتوانێت هەوڵاتەکە بپەڕێتەوە زۆر بە ئاسانی و زۆر بە بێوەیی لەبەر ئەوەی دوورە بێت لە هیچ هەموو ڕووداوێکی شێلانە. زۆر بە شێوازێکی ئاسایی و بە بێوەیی دوور لە ڕووداوی شێلان ئێمە ئەتوانین ئەم پردە بەکاربێنین بۆ هەموو هەوڵاتێک هاوڵاتێک ئەتوانێت ئەم پردە بەکاربێنێ بۆ ئەوی تووشی ڕووداوی هاتوونە بێت لەسەر شەقام بە تایبەتی ڕووداوی شێلان. گرنگترین خاڵ پێشەوەی سزا و هەوڵەکانی پۆلیسی هاتوچۆ باس بکەین سەبارەت بە شێواز و چۆنیەتی پەڕینەوە باس لە هۆشیاری تاکی کۆمەڵگەی کوردستان دەکەین لە بەرامبەر بەکارهێنانی ئامرازەکانی پەڕینەوە. هەندێک جاریش شارەوانی و هاتوچۆ بەرپرسن لە باشکردنی ڕەوشی پەڕینەوە و پیادە و پێدانی مافی پەڕینەوە بە هاوڵاتیان و زیادکردنی ئامرازەکانی پەڕینەوە و بڵاوکردنەوەی هۆشیاری زیاتر. ئێمە یەکێ لە ترافیکانی پیادەڕە و کە پیادە بپەڕێتەوە دانراوە بۆ هاوڵاتیان لای نزیک خەستخانەی شار کە شوێنێکی زۆر قەڵەباڵەکە خەستخانەی شار واش ئەگرێتەوە کە هاوڵاتیان کە دەرەچن لە خەستخانەکە دەبێت پابەت بن بە پەڕینەوەکە پابند بە ترافیکەکە هەندێک لەیمانشێ لە هەندێک شۆفێری بەڕێز کە پابەت نابێت بە ترافیکەکە کە هاوڵاتێکە دەسەخا بەسەر ترافیکەکە کە ئەبێ بە سوور بۆ شۆفێران ئەبێ شۆفێران پابند بەش حاڵەتە نابێت بە هیچ شێوازێک کە ترافیکە سوور بێ لە ئیشارەتی ترافیکە بە. لە زۆربەی شەقامەکان بەهۆی وەستانی ئۆتۆمبیل لە زۆنی پەڕینەوە هیچ بەهایەک نەماوە بۆ پیادەڕۆ بۆ پەڕینەوە لە شەقامەکان بە جۆرێک هاوڵاتی ناتوانێت شۆستە بەکار بێنێت و ناچار دەبێت لە شوێنی هەڵا بپەڕێتەوە. چەند خاوەن پێداویستێکی تایبەت دەبینین و گرفتەکانیان لە کاتی پەڕینەوە باس دەکەین. پەڕینەوەی شەقامەکان گرفتێکی زۆر گەورەیە بە شارەوانی و بە سەرۆکایەتی شارەوانی و بە دام و دەستگا ئەندازەییەکان لەگەڵ بەڕێوەبەرایەتی هاتوچۆی بەڕێز گرنگە زۆر پابند بن بەوەی کە ڕەچاوی بارودۆخی کەمەندامان بکەن. یەک بە زۆربوونی ڕێژەی ئۆتۆمبیل لە شارەکانە، دوو بەوەی شەقامەکانمان هیچی گونجاو نییە. یعنی من بۆ خۆم تەمەناکەم بچمە شوێنێک ستاندار بێ و گونجاو بێ بۆ خەڵکێکی سەر کورسی یا بۆ خەڵکێکە دارشەقی پێ لەگەڵەوەشا یعنی بۆ ئێمە دایمەن نمونەی وڵاتان نەهێنینەوە. لە یابان ئەگەر کەسێک ناکەمەندام سیارە بەری بکەوێ ڕەنگە چەند مانگێک عقوبە بدرێ و بڕێکی کەم مادی عقوبە بدرێ، بەڵام ئەگەر لە کەمەندامێک با هەر سیارەیەک عقوبەکەی بۆ 6 ساڵ زیندانیە و لەگەڵ ئەوەشا بڕێکی مادی وای تەکلیفەکەن بێ بە نمونە بۆ ئەوەی خەڵکانی ناکەمەندام ڕەچاوی تایبەتمەندی کەمەندام بکەن. هەمووشمان ڕۆژانە پێویستمان بە شەقامەکانەوە شەقامەکان بەکارێنین. ئەگەر هەر شتێک لە دنیا نەبوو بە یاسا
و سزای مادی لەسەر نەدرا بێگومان زۆر پابند نابین بەسێ بۆیە من لێرەوە داواکەم لە وەزارەتی ناوخۆی بەڕێز لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی بەڕێز لە شارەوانی بەڕێز کە هیچ نەبێت لە ڕووی مرۆڤایەتیەوە تۆسێ شقامەکان بگونجێن لەگەڵ کەمەندامانی بەڕێز و کۆی کۆمەڵگە بەڕاستی چکە دوچارەوەی بۆ ئێمەی کەمەندام گونجاوە گومانی تیانێ بۆ ناکەمەندامەکەش هەم کاراسانیە بۆ خەڵکێکی بەتەمەنیش ئەگونجێ و کە سوکاری ئێمەش لێی سوودمەند دەبن. لە کاتی پەڕینەوە لە کاتی ڕۆشتن بۆ بازار بە یاخود دوکانیکردن یاخو هەر شوێنێکی تر بە لە شوێنەکانی گشتی بەبستێکی زۆر لە بەردەمانە لە ئەوەی کاتێکە شۆفێرەکان ناوەستن کات تەخ و کەسانی کەمەندام خاوەن پێداویستا بن بپەڕنەوە یاخود شۆستەکان بەرزن بە شێوەیەک یاخود ڕەمپێکی پەڕینەوەمان نییە. بەعام باسی ئەوانەکەین لە هەنێ شوێنە باسی خەتی پەڕینەوەمان هەیە کە دروست کراوە بۆ کەسانی کە بپەڕنەوە لەسەری کە لەسەر جادەکان یاخود لەسەر شەقامەکان ئەیانەوێ بپەڕنەوە. بەڵام زۆرنەی سایقەکان زۆربەی شۆفێرەکان لەسەر ئەو جادەی ئەوەستن و جارێکی تر بەوێز بۆ ئێمە دروستەکەن کە بپەڕینەوە یاخود پردی پەڕینەوەمان هەیە کە بە شێوەیەک بە پلەپلە سێرەکەوی ئەو کەسانی کە داشەقیان پێ یاخود لاقێکی سەناعیان هەیە ئەوەش جارێکی تر قورسەکە بتوانن بەسەریان بپەڕنەوە. وەیە بۆ ئێمەی کەمەندام بە شێوەیەکی گشتی بەرچاوە دیارە کە ئەو بربەستانەی کە لە بەردەمانە بە شێوەیەکی زۆر دیارە و زەقیشە بە هیچ شێوەیەکی چاکسازی بۆ ناکرد لە باتی چاکیکەن خراپتری ئەەکەن وەکو ئەیبینن ئێرە شۆستەیەکی بەحسابە بوو ئاسایی و نزم بووە بەڵام بە بەرچاوە دیارە کە زۆر بەرزە و کە پتێ قاچت بەرزکێتەوە بە شێوەیەک لە شێوەکان لەویاشە دیسانەوە عەزەتە پێ ئەگات. منداڵانیش زۆر جار دەبنە قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ بەتایبەت لە کاتی پەڕینەوە. جگە لە پۆلیسی هاتوچۆ زۆر جار بەشێک لە قوتابخانە و ناوەندەکانی خوێندن چالاکی ئەنجام دەدەن و وانەی هۆشیاری پێشکەش بە خوێندکارەکانیان دەکەن. باینتان باش ئەزیزانم چۆنن؟ وانەی ئەمڕۆمان ئەزان باسی چیەکەین؟ هێماکانی هاتوچۆ. کۆمەڵێک هێمامان هەیە بزانین ئاماژەن بەچی. باشە زیزی من؟ وێنێکمان هەیە بەسەری نووسراوە ستۆپ زامکی ئەزانەمانەی چییە؟ یەڵا محەممەد ئافرین چەپڵەیەکی بۆ لێبەر. ئێمە شێواز جادەکەمان هەیە ئێمە ئەتوانین بەسەر ئیتر بڕۆین بپەڕینەوە یان هاتوچۆ بکەین یان ئەبێت چی بێ؟ ئەم ئاماژەیە دانرا بێت کە ئەم هێمایە دانراواتە خەتی سپی دانراوە ئێمە بێ لەو خەتە ئاوا پەڕینەوە. ئێمە سێ ڕەنگمان هەیە سێ ڕەنگ سوور واتە بۆستە زەرد ئامادە بە ئەی سەوز واتە چی واتە بڕۆ. اینجا لێرە جیاوازی نێوان کۆمەڵێک وێنەمان هەیە. لێرە ئەڵێ ئۆتۆمبیلەکە بەرەو ڕووم هات یەکسەر ئەڕۆم ئەمە چیە؟ غەڵەتە. واتە تۆ بێ لەسەر چی بڕۆی؟ شۆستەکە یان لێواری شەقام. ئێمە باسمان کردووە لەسەر لێواری شەقام ئەوە. لێرە ئاماژاکە کە لەو کاتێک کە هێمای سووردا ئەگیرسێ کە ئەبێ هەموومان لەوێ بۆستین ئەو ئەڵێ من ئەڕۆم. ئەوە چیە؟ غەڵەتە. ئاگادار بن کاتێکە لە سەر شەقامی سارە هەبوو تۆ نابێ بە هیچ شێوەیەک پاسکی لێخوڕی. ئەوە چییە؟ غەڵەتە. ئەبێ لەسەر لێواری شەقامەکان چی بکەن؟ پاسکی لێخوڕێن. ئێمە لە قوتابخانەکەماندا باسی هێماکانی هاتوچۆ دەکەین بۆیە هەمیشە قوتابیەکانمان ئاگادار دەکەینەوە کە لەسەر هێماکان و ڕێگەکانی هاتوچۆ کە پێڕەوی دەکەن بۆی کە هەمیشە سەلامەت و تەندروست باش بن کاتێککە دەپەڕنەوە لەسەر جادا یاخود ئەو کاتێککە لەناو ئۆتۆمبیلان یاخود لە پاسان شێوازی ڕۆشتنەکانیان و هەموو ئەمانە
هەموو کاتێک لەوانەکانە باسی دەکەین هیوای سەلامەتی بۆ هەموو خوێندکارەکان دەخوازم. لە کۆتایی ترافیکەوە دەخاتە ڕوو بە هاوڵاتیان کە هێڵی پەڕینەوە بریتە لە زێبرالاین واتەیەرە پێگەوت شوێن و زۆنی سەلامەتی بۆ پیادەڕاوە کە بۆەوەی لەو شوێنەدا مەرامەتی کەرداری پەڕینەوە بە ئەنجام بگێنێ کە لەو دەستەواژەوە ئەمڕازانە بترازە هیچ شوێنێکی تر یاسا یانە و سەلامەت نییە بۆ پەڕینەوە.